بەڵێ بار سڵاو لێوە و سڵاو لە بینەرانی NRTیش یەکێتی ئەوروپا وەک پێشتر ئاماژەمان پێکردبوو بە پێی ئەو ڕێکەوتانەی لەگەڵ کۆمپانیاکانی ڤاکسینی کۆرۆنادا ئەنجامی دابوو نزیکی ملیارد و نیوێک ڤاکسینی پێشوەختە لە کۆمپانیاکان کڕی بوو. لە ئێستادا لە پاش وەرگرتنی ڤاکسینەکان لە پیڤایزەر و هەروەها ئاسترازینکاش ژمارەیەکی زۆر لەو ڤاکسینانەی ڕەوانەی وڵاتانی ئەفریقا کردووە بە تایبەت یارمەتی وڵاتانی ئەفریقای داوە تا ئێستا هەریەک لە وڵاتی ئۆگەندا، سۆدان، سۆماڵ، هەروەها ئەریتیریا و هەروەها ژمارەیەکی دیکەی وڵاتانی دیکەی ئەفریقی تا ئێستا ژمارەیەکی باش لە ڤاکسینی کۆڕۆنایان لەلایەن یەکێتی ئەوروپاوە بەدەستگەیشتووە. پێرێ ئۆرسوالا ڤۆن دەر لاین سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا خۆی ڕاستەوخۆ چووە کۆمپانیای پیڤایزەر و دەستخۆشی لە کۆمپانیای پیڤایزەر کرد کە تا ئێستا توانیوێتی ژمارەیەکی بەرچاو لە ڤاکسینەکە بگەێنێتە دەستی یەکێتی ئەوروپا و بەسەر وڵاتانی ئەوروپا و هەروەها وڵاتانی هەژارنشیندا بڵاوی بکەنەوە. بڕیاریشە تا مانگی 150 ملیۆن ژەمە ڤاکسین بە تەواوەتی بگاتە دەستی یەکێتی ئەوروپا بە پێی ئەو ڕاگەیاندنەی ئۆرسوالا ڤۆن دەر لاین لە دوێنێ پێرێ لە سەردانەکەیدا ڕایگەیاند کە لەگەڵ کۆمپانیای پیڤایزەردا گفتوگۆیان کردبوو. لەم ژمارانە ژمارەیەکی بەرچاو لە ڤاکسینەکە دەگەێنە وڵاتانی هەژارنشینی ئەفریقا بە تایبەت ئەو وڵاتانەی کە دەستکورتن ناتوانن ڤاکسینەکە یاخود ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیەکانی ڤاکسینە عقد ئەنجام بن یاخود کۆمەڵێک یاخود ڤاکسینەکە بکڕن لە کۆمپانیاکان ڕاستەوخۆ. بۆیە یەکێتی ئەوروپا هەستاوە بە هاوکاریکردنی ئەو وڵاتانە تا ئێستا ژمارەیەکی بەرچاو لە وەرگرتنی هەر ژەمە ڤاکسینێک بە یەکێتی ئەوروپا ڕەوانەی وڵاتانی هەژارنشینی ئەفریقای دەکات. وەکو ئاماژەم پێدا هەروەها لە لایەکی دیکەوە بەهار ئەمەوێ ئەوەش بڵێم سبەینێ پاشنیوەڕۆ بڕیارە کۆتا ئەو ڕێکەوتنامەیی لە نێوان بەریتانیا و یەکێتی ئەوروپادا ئەنجام درابوو. ژمارەیەک لە ڕێکەوتنەکە هەندێک خاڵی ڕێکەوتنەکان لەلایەن هەردوو لاوە پێشێر کرابوو، بەڵام یەکێتی ئەوروپا بڕیاری داوە کە سبەینێ بە ئامادەبوونی بەریتانیا و هەروەها کەسانی یەکێتی ئەوروپا لە یەکێتی ئەوروپادا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام بدەن سەبارەت بەو ڕێکەوتنانە و بە داتاکانی ئەو ڕێکەوتنا کە چۆن لەمە بەدواوە کۆتا بڕیاری ڕێکەوتنەکان تەطبیقەکرێ یاخۆت پێگەهێنرێت و لە باسەر وڵاتی بەریتانیادا دەچەسپێنرێت بە تایبەت لە بابەتی بواری بازرگانیدا سبەینێ کۆتا بڕیار دەدرێت و کۆتا ڕێکەوتنەکان ڕادەگەێنرێت لەلایەن هەریەک لە بەریتانیا و یەکێتی ئەوروپاوە لە بارگای یەکێتی ئەوروپا لێرە لە برۆکسن. ئەمە دوای زانیارەکان بەهار منەگەڕێمەوە لایەوە. بەڵێ کارزان سپاس بۆ تەواوی